ئەوەی بەدیل بۆ حکومڕانان دادەنێت مامۆستاکانن. ئەوەی زاناکەن بە کائینی ئیجابی ناوی دەبن مامۆستاکانن. ئەوەی ڕابەرە، پێشڕەوە، چرایە، ڕووناکی ناو کۆمەڵگایە مامۆستایە. ئەمە وتەی هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلەیمانیە. لە کاتێکدا لە پارێزگەکەی ناوبراودا و هەروەها لە پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ئەو حکومڕانانەی کە دەبێت مامۆستایان بەدیلیان بۆ دابنێن پرۆسەی پەروەردەیان پەک خستووە و مامۆستایانیش لەسەر شەقامەکان هاواری قوت و بژێوی ژیانیان دەکەن. زیاتر لە 3 مانگ بەسەر واردەی دەستپێکردنەوەی وەرزی خوێندن تێدەپەڕێت. بەڵام دەرگای زۆربەی قوتابخانەکانی سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین هێشتا قوفڵی گەورەیان پێوەیە. منداڵان لە چاوەڕوانی زەنگی دەستپێکردنەوەی وانەکانیاندان. پرۆسەی پەروەردە بەکی خراوە و ئایندەی ساڵێکی خوێندنیش لە بەردەم هەڕەشە و ئەژمار نەکردندایە. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کێ لەو دۆخە بەرپرسە؟ مامۆستایان یاخود حکومڕانانی هەرێمی کوردستان. شارەزایانی پەروەردە ڕای دەگەێنن بەخستنی پرۆسەی پەروەردە لە زۆنی ساوز گەرتاوانێک بێت دەرحەق بە خوێندکار و قوتابیان ئەوە ئەنجامدەری ئەو تاوانە دەسەڵاتدار و بڕیار بەدەستانی هەرێمن کە نایەنەوێت پرۆسەی خوێندن لەو زۆنە دەست پێ بکاتەوە. شارەزایانی پەروەردەی دەشڵێن حکومڕانان لە هەرێم بۆ درێژەدان بە تەمەنی خۆیان پشتیان بە پەروەردە و فێرکردن نەبەستووە، بەڵکو فاڵی مانەوەی خۆیان بەتەنها لە پاڵپشتی لەشکری حیزب و دەستگا ئەمنیەکانی سەر بە حیزب دەگرنەوە لە پێناو درێژەدان بەو مەرگە ساتی بەڕێوەبردنە کە زیاتر لە 25 ساڵە بەردەوامی هەیە. پارێزگاری سلەیمانیش پاڵپشتی ئەو بۆچوونەیە کە بەرپرسی یەکەم و کۆتایی لە پەکخستنی پرۆسەی پەروەردە حکوومەت و حکومڕانانی هەرێمی کوردستانە. هەر بۆیە جەخت دەکاتەوە لەوەی کە مامۆستا دەرگای قوتابخانەی دانەخستووە. ئەوە حکوومەتە قوفڵی لە زەین و لە بینین و لە هەوڵ و لە هەنگاو و لە ماڵ و لە بازاڕ و لە پرۆژە و لە بانک و لە بیرەنەوت و لە قوتابخانە و لە پەیمانگا و لە زانکۆ و لە هەموو شتداوە. ژیانی وەستاندووە و بەستوێتیەوە و گیرفان و خوان و دەرەتان و ژیانی لێ زەوت کردووە.